إن الحمد لله تعالى نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد. خۆشەویستان، لە وتاری ڕابردوو لە خزمەتانە لە بەسەرهاتی باپیرە گەورەمان ئادەم سەلامی خوای لێبێت باسمان کرد ئەو فترەی کەوا ئادەم عەلەیهی السەڵات وەسسەلام هاتە سەر زەوی مرۆڤایەتی لە گەشە و لە ئینتیشارا بوو. ماوەیەکی زۆر، ساڵانێکی زۆر، هەروەکو لە سەحیحی بوخاری هاتووە، عەبدوڵڵای کوڕی عەباسە فەرمێ کە بۆ 10 سەدا مرۆڤایەتی لە ئیسراحەتا بوو، لە ئەمانا بوو، خەڵکی هەمووی عیبادەتی خوای پەروەردگاریانە کرد. بتپەرستی و کوفر و شرک و شەخصپەرستی لەناو خەڵکە بە هیچ شێوەیەک بڵاو نەبووە. بۆیە ئەو هودایی کە خوای پەروەردگار دایگر بۆ ئادەم عەلەیهی السەڵات وەسسەلام مرۆڤایەتی لەسەری بەردەوام بوون. بەڵام لە پاشاندا بتپەرستی لە دوای 10 قەڕن یاخود 10 سەدا بتپەرستی لە قەومی نوح سەری هەڵدا. بۆیە بە پشتیوانی خوای تەعالا ئەچینە سەر بەسەرهاتی ژیاننامەی پێغەمبەر نوح عەلەیهی السەڵات وەسسەلام. نوح پێغەمبەر سەلامی خوای لێبێت زانایانە فەرموون ئادەمی دووەمە، چونکە هەموو مرۆڤایەتی لە ئادەمی یەکەم بوو. بەڵام لە دوای ئەوەی کە خوای پەروەردگار تووڕە بوو لە هەموو سەرزەوی، کاتێک بینی خەڵکی خەریکی بتپەرستین و شەخصپەرستین، خوای پەروەردگار تووڕە بوو هەموو سەرزەوی غەرقی ئاو بوو، تەوەفانێکی نارد. خوای تەعالا فەرمێ وەجەعەلنا ذورریەتەه هم الباقین. خوای تەعالا کاتێک تووڕە بوو هەموو کافر و بێباوەڕانی سەر زەوی هەمووی خنکان لە ناو چوون. بەڵام ئەوەی کە چووە ناو کەشتێکەی نوح ئەوە ڕزگاری بوو. قل نحمل فيها من كل زوجين اثنين. زانانی تەفسیرە فەرموون کە ژمارەیان 80 نەفەر بوو. لەو 80 نەفەرە ئەوجا دوای ئەوە مرۆڤایەتی زیادی کرد کە هەر هەمومان ئەگەڕێینەوە بۆ سێ کوڕەکەی نوح سەلامی خوا لە نوح بێت کە سام و حام و یافث بوو. بۆیە دوا بە دوای ئەوە مرۆڤایەتی دیسان لەسەنەوە گەشەی کرد و ئینتیشاری کرد و لە زیاد بوو نابوو. بۆیە پێوترێ ئادەمی دووەم یاخود ئادەمی بچووک. نوح عەلەیهی السەڵات وەسسەلام براکانم یەکێکە لە پێغەمبەرانی ئولو العەزم، واتە ناڕەحەتیەک و عەزێتێک و ئازارێک زۆر درا لەلایەنی قەومەکەی. بەڵام نوح عەلەیهی السەڵات وەسسەلام مەیدانی چۆڵ نەکرد و سەبر و ئارامی هەبوو. پێغەمبەر نوح عەلەیهی السەڵات وەسسەلام یەکەم ڕەسوول بوو خوای پەروەردگار ناردی بۆ بەشەریەت بۆ سەرزەوی. لە حەدیثی ئەشەفاعە وەکو بوخاری بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ خەڵکی هەمووی لە ساحەی مەحشەر زۆر بێتاقەتە بن، لە ناڕەحەتیدان، چاوەڕوانی ئەوەن کە خوای پەروەردگار حەق و حیسابیان لەگەڵا بکات. بۆیە
هەمویان گردە بنەوە ئەڵێ با بچین بۆ لای پێغەمبەران بۆ ئەوەی شەفاعەتمان بۆ بکەن، بۆ ئەوەی داوامان بۆ بکەن و تکامان بۆ بکەن لای ڕەب العالەمین. ئەوان نزیکن لە خوای پەروەردگار بەڵکو ڕزگارمان بێت لەم مەینەتیە. خەڵکی ئەچن بە دوای پێغەمبەران ئەگەڕێن، ئەچن ئادەمە دۆزنەوە سەلامی خوای لەسەر بێت. دێنە لای ئادەم پێغەمبەر دەڵێن ئەی ئادەم تۆ ئەو پێغەمبەرە بووی کەوا خوای پەروەردگار بە دەستی مبارەکی خۆی تۆی دروست کرد و فەرمانی کرد بە فریشتەکان کەوا سوژدەت بۆ بەرن. دەی داوامان بۆ بکە لە خوای پەروەردگار ئەلا تەڕە ما نەحن فیه ئەلا تەڕە ما بەلەغەنا، نابینی حاڵمان چۆنە وەزعمان چۆنە، داوامان بۆ بکە لە خوای پەروەردگار بەشکم ڕزگارمان بێت. بەڵام ئادەم سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ هیچم بۆ ناکرێت، چونکە من تاوانێکم کرد، سەرپێچیەکم کرد. خوای پەروەردگار پێمی وت لەو درەختە مەخۆ، بەڵام من لەو درەختەم خوارد، ئەمڕۆ هیچم پێ ناکرێت. ئەمڕۆ خوای پەروەردگار تووڕەبوونێ تووڕەبووە. إن الله غضب غضبا لم يغضب مثله قبل ولم يغضب بعد قبله ولم يغضب بعد مثله. فەرمووی پەروەردگارم ئەمڕۆ تووڕەبوونێ تووڕەبووە، قەد وا تووڕە نەبووە و قەد وا تووڕەش نابێتەوە. بۆیە نفسي نفسي اذهبوا إلى غيري اذهبوا إلى نوح. دیقەتدەن براکانم ورد بنەوە کە پێغەمبەر ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام هیچی بۆ نەکرێ. ئەی چۆن ئەمڕۆ خەڵکانێک دەڵێ وەرە کاکە من شێخم و من سەییدم و من پیاوچاکەم لە ڕۆژی قیامەت واستەت بۆکەم و دەستەگرم وەتکەمە ناو بەهەشتەوە. ئەوە تا ئادەم عەلەیهی سەڵات وەسەلامە فەرمێن نفسی نفسی هیچم بۆ ناکرێ. اذهبوا إلى غيري، من تاوانێکم کردووە، یەک تاوانی کردووە، دەڵێ من تەریقم داواکەم لە خوای پەروەردگار. ئێمە کولی سەعاتێک کولی دەقەیەک لە ناو تاوانین، خەریکی تاوانکردن و مەعسیەتین. ئەو جار هێشتاڵێن نا وەرە من واستەت بۆکەم، من شەفاعەتت بۆکەم، من تکات بۆکەم، من دەستەگرم لەگەڵ خۆمات بم بە ناو بەهەشت. بەڵام پێغەمبەران هەمویان ئەڵێن نفسی نفسی. دەڵێ اذهبوا إلى غيري اذهبوا إلى نوح. دێنە لای نوح عەلەیهی سەڵات وەسەلام دەڵێن نوح سەلامی خواد لێ بێ أنت أول رسول بعثه الله إلى البشر يعني إلى الأرض. دەفەرمون تۆ یەکەم پێغەمبەری کە خوای پەروەردگار ناردی بۆ سەر زەوی، داوامان بۆ بکە. وسماك الله عبدا شكورا، وخوای پەروەردگار بە عەبدی شەکوور ناوتی بردووە، داوامان بۆ بکە. ئەلا تەڕە ما نەحن فیه ئەلا تەڕە ما بەلەغەنا، نابینی حاڵمان چۆنە، داوامان بۆ بکە لە خوای تەعالا. نوح عليه الصلاة والسلام فرمي من هیچم بۆ ناکرێ، نفسي نفسي اذهبوا إلى غيري اذهبوا إلى إبراهيم. دوا بدواي همو پێغەمبەران لآخرة محمد عليه الصلاة والسلام فرمي أنا لها. كواتا فايدة بكين لم حديثا أوي كوا من بطأ به عمله لم يسرع به نسبه. هر کەسێک کردەوەکانی دوای بخا بەخوا حەسەب و نەسەبەکەی پێشی ناخات. ئەوە تا پێغەمبەرانە هەمویان ئەڵێن نفسی نفسی، بۆیە ئینسان خۆی و کردەوەکەی و عەمەلەکەی لە ڕۆژی قیامەتە. ئەبوو ئومامی باهلی ڕزای خوای گەورەی لێ بێت وەکو ئیبن حیبان بۆمان دەژێڕێتەوە، دەفەرمێ پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله أنبي كان آدم پێغەمبەر بوو؟ فەرمووی بەڵێ. قال نعم. قال فكم كان بينه وبين نوح؟ وتی باشە لە نێوان پێغەمبەر ئادەم و نوح چەند ساڵ بوو؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی 10 قرون، فەرمووی 10 قڕن یاخود 10 سەدە. قڕن زاندێ لە زانایانە فەرموون هەر قڕنێک 100 ساڵە. ئەم قسەیە وتراوە، بەڵام ئەم قسەیە بەڕاستی ئەگەر بێت و لێکدانەوەی بۆ بکەین بۆ تەفسیر و ئاەتەکانی قورئان، قڕنێ 100 ساڵ نییە، بەڵکو قڕنێک 10 سەدەیە، 10 جیلە، 10 نەوەیە، 10 پشتەکات. چونکە ئەوانەی قەدیم، جیلەکانی قەدیم تەمەنیان زۆر بووە، هەبووە تەمەنی 1000 ساڵ بووە. ئێستا نوح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەمەنی لە 1000 ساڵ زیاتر بوو. بەس لە مەقامی بانگەوازی و دەعوا فلبث في قومه 1000 سنة إلا 50 عاما. 950 ساڵ خەریکی دەعوا بوو لەناو قەومەکەی، بەڵام فما آمن معه إلا قليل، چەند کەسانێک ئیمانیان پێی هاورد. کەواتە جیلەکانی پێشوو قەدیم تەمەنیان زۆر بووە، کەواتە ئەو 10 قەڕنە ئەو 10 سەدەیە بە هەزارەهان ساڵ بووە، نەک بڵێن 1000 ساڵ بووە.
هەڵ قەرنێک و 100 ساڵ ئەمەیان بەقەوتە براکانم چونکە خوای تەعالا لە قورئانە فەرمێ باسی وقرونا بين ذلك یان بعد ذلك كثيرا باسی قەرنەکە قڕون واتە جیل واتە نەوە چەند پشت دە جیل دەنەوە گۆڕانکاری بەسەر هات ئەوجا هەموو مرۆڤایەتی لەسەر تەوحید و ئیسلام و خواپەرستی بوون بتپەرستی تیان نەبوو خوای تەعالا فەرمێ كان الناس أمة واحدة فبعث الله النبيين مبشرين ومنذرين مرۆڤایەتی هەمویان یەک ئومەت بوون خلاف و ناکۆچی نەبوو بەڵام لە دوای ئەوەی کەوا بتپەرستی سەری هەڵدا خلاف و ناکۆچی لەوێ سەری هەڵدا ولكن اختلفوا خوای تەعالا فەرمێ بەڵام لەو دەقەڕنە لەو ماوەیە خەڵکی هەمووی موسڵمان بوون هەمووی موحد بوون هەمووی خواپەرست بوون کەسێکت نابینی مانگ بپەرستێ کەسێکت نابینی ئەستێرە پەرست بێ کەسێک نەبوو شەخص پەرست بێ کەسێک نەبوو قەبر پەرست بێ پەڕۆ پەرست بێ نا هەمویان يعبدون الله وحده سبحانه وتعالى بەڵام لە دوای ئەوەی کەوا مرۆڤایەتی ڕێگای ڕاستیان وێڵ کرد خوای تەعالا بعث الله النبيين خوای پەروەردگار پێغەمبەرانی نارد مبشرین و منذرین بۆ ئەوەی ڕێگای ڕاست ڕووناکاتەوە ئەو چرایی کە کوژایەوە لەسەر ڕێگای ڕاست پێغەمبەران هاتن ئەو مۆمەیان داگرسان ئەو چرایان داگرسان بۆ ئەوەی ڕێگای ڕاست بۆ خەڵکی ڕۆشن کەنەوە بڵێن ئەمە ڕێگا ڕاستەکەی خوای پەروەردگارە پێغەمبەران لەسەر ئەمە بەردەوام بوون بەڵام ئەوەی کەوا شەیطان لەسەری بووە ئەوە ڕێگای چەوتە ئەوە ڕێگایەکە کە مرۆڤایەتی وێڵیان کردووە ئەوە ڕێگای شەیطانە چونکە خوای تەعالا فەرمێ ئەلەم ئەعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان أي من عهد بەڵێنم لێتان وەرنەگرت ئەینەوەکانی ئادەم کەوا عیبادەتی شەیطان نەکەن بۆ کەسێ عیبادەتی شەیطان کە بڵێ إن يدعون من دونه إلا إناثا وإن يدعون إلا شيطانا مريدا لعنه الله هر کەسێ هاوار کاتە غەیری خوا ئەوە هاوارەکەی بۆ جیرفانی شەیطانە ڕوا ئیلا هاواری کردوتە شەیطان خوای تەعالا وا فەرمێ بە نەسی قورئان بۆیە ئەگەر کەسێکتان بینی هاواری کردە پیاو چاکێک هاواری کردە پیاو ساڵحێک هاواری کردە وەلیەک هاواری کردە شێخێک ئەو هاوارە بۆ شەیطانە ڕواتەوە وإن يدعون إلا شيطانا مريدا خوای پەروەردگارش لعنەتی لێ کرد بۆیە بەم شێوەیە لەناو قەومی نوح بەشێکی زۆر لە مرۆڤایەتی لایەندا لە ڕێگای ڕاست دەستیان کرد بە بتپەرستی لە وتاری دووەم تەفسیلی پێدەین داواکەم لە خوای پەروەردگار بە ناوجوانەکانی صفاتە بەرزەکانی ڕەحمان لێکە و ئەخیری هەموو لایەکمان خێرکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه عبد الله كري عباس رضاي خوال أخوي باوشي بي كترجماني قرآن وآموزاي بيغمبر صلى الله عليه وسلم فرموديك من بو نقلك لصحيح بخاري ده فرمي لسردمي نوح بيغمبر سلامي خوال نوح بيغمبر بيت بينش بياوچاك هبون كود سواع يغوث يعوق نسر أمانة أم بينش بياوچاكا خواهي پروردگار لسورتي نوح بومن باسكا أم بينش بياوچاكا هميان صالح بون خواپرست بون عابد بون لسر ديني توحيد بون لناو خلقشا ناو بانجان هبو مشهور بون كاتيك أم بياوچاكانا وفاتيان كريكا بيكا نمان بوشايك و درزك لناو ضلو دروني خلق پەیدا بوو خەڵکەکە خۆشیان نەویست وعادەتی خەڵکە ژوایە لە هەموو سەدەیەکە هەر کەسێ ساڵح و پیاوچاک بێت ڕوو لە خوا بێ خەڵک خۆشەوێت ئەم پێنج پیاوچاکە عابد بوون خواپەرست بوون کاتێک وەفاتیان کرد بۆشایەک لە ناو دڵی خەڵک دروست بوو شەیطان هات دەرگایەکی کردەوە لەوێ وتی ئەمانە هەمویان پیاوچاکن وەسوەسەی بۆیان دروست کرد فأوحى الشيطان إليهم وحی بۆ لایەن نارد وتي أن ينصبوا إلى مجالسهم إنصابا يعني أنصابا شيطان وتي وسوسي بوان هاور وتي ورن أمانها ميان بياوچاكن بو أوي لبيرتان نچيتو عبادتيان خواپەرستیان
لە کۆ دائەنشتن مەجالسیان لە کۆ بوو خواپەرستیان لە کۆ بوو بڕۆن لەوێ وێنەیان بۆ بکێشن تەسویریان بکەن پەیکەریان بۆ دروستکەن و دایمە لە پێش چاوتان بێ بەڵام عیبادەتی مەکەن شەیطان هەنگاو بۆ دێ هێواش بۆ دێ بۆیە خوای تەعالا وریامانەکاتەوە دەفەرمێ لا تتبعوا خطوات الشەیطان ئەگەر بێت و شوێن هەنگاوەکانی شەیطان بکەوی لە خشتەتە بە هیلاکتە بە سەرەتا نەیت وەرنم بتانە بپەرستن نا بە شێوازێتر هات وتی ئەمانە هەموویان پیاوچاکن بۆ ئەوەی ئێوەش ئەوانە بکەن بە قودوەی خۆتان مامۆستای خۆتان بۆ ئەوەی لە بیری نەکەن بڕۆن بت و پەیکەرەکان دروستکەن با لە پێش چاوتان بێت لە مەجلیسەکانتان لە دانیشتگاکانتان لە مەعبەدەکانتان لە مزگەوتەکانتان دروستیکەن با لە بیرتان نەچێتەوە ئەمە خاڵێکی تر وتی ئەوجا بچنە سەر قەبرەکەی لەوێ داوای لێ مەکەن بەس بمێننەوە لەوێ عکوف واتە مانەوە هەروەکو چۆن ئەمڕۆ خەڵکێکەیە لێرەوە شەد و ڕیحالەکە بۆ لای شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت خۆیە پێچێتەوە و بە چەند شەو نایەتەوە بۆچی واکەی ئەچێ لەوێ ئەمێنێتەوە لە کاتێک ئەمە دینی بتپەرستیە دەبێ شەد و ڕیحالمان بۆ خوا بێ نەک بۆ لای قەبرێک بێ بۆ لای جەنازەیەک بێ بۆ لای مردوویەک بێ بۆ لای پیاوچاکێک بێت کاتێک ئەو جیلە چەند ساڵێک ئاوها بەردەوام بوون ئەوجا پێیانی وت وەسەموهم بئەسمائیهم و ناوی ئەو پێنج پیاوچاکەی لێ بنن بتەکان ود سواع يغوث يعوق نسر وقد أضلوا كثيرا خوای تعالی فەرمێ خەڵکێکی زۆریان گومڕا کرد لە خشتەیان برد لە ڕێگای ڕاست دەریانی کرد ئەمڕۆش ناوەکانی ئێمە ئەو قەبرانەی کەوا ئەپەرسترێ جگە لەخوا ئەو شەخص پەرستی کەوا ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێمە بڵاوە إن هي إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان أو ناوانا خوما ناوما ناوا أما غوثي قيلانية أما الدسوقية أما بدوية أو الرفاعية أو إمام هوايا أو كاق أحمدي شيخة أم ناوانا خوي تعالى فرمي من لقرآن باسم نكردو إيو بشن داوا لوانا بكن حيوان بو أوانا سربرن پشت بوانا ببستن هاواريان بكني نا ئەمانە ئێوە خۆتان ناوتان ناوە ئێوە خۆتان بەرنامەتان داڕشتەوە کردوتانە بە شەریعەت و یاسا بەڵام من باسم نەکردووە و ڕازیش نیم بەوە ولا يرضى لعباده الكفر ئەمە لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە خۆمان ناومان ناو و بەناوەی چی بەناوەی پیاوچاکی و شەفاعەت و تکامان بۆکەن لە کاتێکە ئەمە کوفرە ئەمە شرکە ئینسان لە بازنەی ئیسلام دەرەکاتە دەرەوە ئەوە عەقیدەی قەومی نوح بوو کاتێ بتپەرستیان کرد ئەو جیلە چەند سەدەیەک وا ڕۆشت کاتێک اختیارەکان تەمەنیان بوو ئەو جیلە هەمویان وفاتیان کرد جیلی تازە هات شەیطان هات بۆ لای جیلی نوێ جیلە تازەکە مناڵەکانیان گەنجەکانیان وتی ئێوە ئاگاتان لێ نییە ئەم بتانە وەختی خۆی باو باپیرانی ئێوە ئەیان پەرست ئەچون بۆ لای کاتێک وشکە ساڵی بۆیە بێ بارانی بۆیە داوایان لیان نەکرد حاجەتێک و پێداویستێکیان هەبوایە حەیوانیان بۆی سەرەبڕی هەر وەکو چۆن ئێستا ئەم شرکە ئەم کوفرە ڕیشەی کێشاوە لە کۆمەڵگای ئێمەش هەتاکو ئێستا کە خەڵکێکی اعتیقادی وایە هەتاکو جارێک هاوارەکاتە خوا دەجار هاوارەکاتە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم هەتا جارێک لە خوا داواکە چەند جار داوا لە شێخ عەبدولقادری گەیلانیە کە ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت شەیطانات فێڵی کرد لەو قەومە وتی باو باپیرانی ئێوە هاواریان نەکردە ئەمانیان وەکو وەسیلەیەک بەکارهێنا ئێوە تاوانبارن ئێوە ناتوانن ڕاستەوخۆ لە خوا داواکەن هەروەکو چۆن ئەمڕۆ خەڵکانێک شێڵێ وەڵی کاکەوە نە تاوانبارم من تەریقم ناتوانم لە خوای گەورە داوا بکەم بۆیە ناچارە بێ بچم بۆ لای پیاوچاشێک داوای لێ بکەم ئەو شەفاعەتم بۆ بکە و تکام بۆ بکە لای خوای تەعالا تەشبیهی خالقەکە بە مەخلوق دەڵێت چۆن ئەگەر بمەوێت سەردانی مەسئولێ بکەم ڕاستەوخۆ ناتوانم بچم بۆ لای ئیلا بێ لە ڕێگای سکرتێرەکەیەوە بە یان لە ڕێگای حیمایەکەی بێت باشە تۆ خوایەکی عادلی دادپەروەر تەشبیهێکەی بە ئینسانێکی مەسئولی زاڵم ئێوە زوڵمە تۆ چۆن خوای گەورە تەشبیهەکەی بە خالقێک تەشبیهەکەی بە مەخلوق پاشان دا خوای تەعالە لە قورئانە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أي محمد صلى الله عليه وسلم ئەگەر ئەو خەڵکە داوا لە منەکەن پرسیارت لێەکەن سەبارەت بە من دوورم یاخود نزیکم من زۆر نزیکم فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان رنگە هەندێک جا بڕۆی بۆ لای مەسئولێک
حاجەتێک و پێداویستیەکت هەبێ بۆی باسکەی بەڵام ئیشەکەت بۆ جێبەجێ نەکات بۆت ناکات بەڵام خوای تەعالا فەرمێ ئوجیب دعوەتە الداعی ئیذا دعان ئەگەر بێت و داوا لە منکەن من وڵامیان ئەدەمەوە وعد و بەڵێنی خوای تەعالایە پێویست بە واستە ناکە نەیوت ئەی محەممەد صلی الله عليه وسلم قل بەڵام لە چەندین شوێن يسألونك عن الأنفال فقل يسألونك عن المحيض فقل يسألونك ماذا ينفقون فقل هموي قل بقول هاتوا بەڵام لە دوعا و پارانەوە خوای تەعالا نەیفەرموو ئەی محەممەد صلی الله عليه وسلم فقل بەڵکو فەرمووی وإذا سألك عبادي عني فإني قريب نيوت فقل فإني قريب بوي بيوز بواستناكا بيوز بوناكا بچي بولاي أمو أو بوي الراستو خو داواك لخواي پروردگار خواي پروردگار رب العالمين بس ربي إيمان دار نية بس ولامي إيمان دار ومسلمان بداته بلكو ولامي كافر شداته وقد داوابك لخواي تعالى وبخالصي ومخلصي بنصي آية خواي تعالى فرمي أمن يجيب المضطر إذا دعاه کاتێک کەسێک لێی قەوماوە حاجەتێکی پێویستە لەو کاتەیە دەست بەرزەوە بکە داد و ناڵەی بۆ لای خوای گەورە بەرز کاتەوە بۆ لای ڕەبی خۆی ئەو کاتە خوای تەعالە وەڵامی دێداتەوە با کافرش بێ مادام بەخاڵسە مخلصی داوە لە خوای گەوراکە خوای گەورە وەڵامی دێداتەوە بۆ ئەوەی بیسەلمێنێت کە پەروەردگاری هەموو جیهانیانە ڕەب العالەمینە کەواتە خوای پەروەردگار وڵامی کافر و بێباوەڕ بداتەوە لەو حاڵەتەیەکەوە ناڕەحەتە ئەی چۆن وڵامی تۆی موسڵمان ناداتەوە با تاوانشت هەبێت هەرچەندە تاوانەکەت زۆر گەورە بێت بەس دەست بەرزەوەکە بە دڵێکی شکاوە تەوبە بکە وەڵڵاهی خوای گەورە ئەتبەخشێ و لێت خۆشە بێت بەم شێوەیە شرک و بتپەرستی لەناو قەومی نوح بڵاو بووە و لە پاشاندا خوای تەعالا نوح پێغەمبەری نارد بۆ قەومەکەی تەفاسیلی ئەمە هەڵەگرین بۆ وتاری ڕابردوو داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی بە صیفاتە بەرزەکانی یا ڕەبی خوایە ڕەحممان لێ کەیت یا ڕەبی خوایە بەختەوەری دنیا و قیامەتمان کەی یا ڕەبی خوایە لێتە پاڕینەوە بەناوە جوانەکانت و بە صیفاتە بەرزەکانت ڕەحم بە حاڵمان بکەی یا ڕەبی خوایە قەڵەمی عەفوت بەسەر تاوانەکانمان بێنی یا ڕەبی خوایە لە تاوانەکانمان خۆشبی یا ڕەبی خوایە گەنجەکانمان هیدایەت دەی یا ڕەبی خوایە پیرەکانمان ئاخر خێرکە یا ڕەب العالەمین شیفای بە ڕەحمت بۆ نەخۆشەکانمان بنێری یا ڕەبی خوایە شیفای بە ڕەحمت بۆ نەخۆشەکانمان بنێری یا ڕەبی خوایە لە هەموو دەرد و بەڵایەکمان پارێزی یا ڕەبی خوایە کۆمەڵگاکەمان بپارێزی وڵاتمان بپارێزی هەر کەسێک دژمنایەتی بۆ وڵاتمان بۆ گەلمان یا ڕەبی خوایە لە ناوی بەری بیفەوتێنی یا ڕەب العالەمین پشتی بشکێنی ئامین ئامین والحەمد لله رب العالمین قوموا إلى صلاتكم